یارانەی خۆشەویستان دیسان مەڵاوە کێ دەزانێ جارێکی تر ئەمان بینناوە. بەپێی بە دوواداچوونەکانی پێم یەکێک لە هۆکارەکانی کۆچی گەنجان لە هەرێمی کوردستان فەرامۆشکردنی دۆخی ئابووری قەزا و ناحیە و ناوچە سنووریەکانە لەلایەن حکوومەتی هەرێمەوە کە بەم هۆیەوە هەلی کار لەو ناوچانە کەم بووەتەوە و گەنجان داهاتی خۆیان نییە. لە درێژەی ئەم کێشەیە و لە قەزای سەید سادق تا دێ دیاردەی کۆچ قوڵتر دەبێتەوە. جگە لە گەنجان لە ئێستادا شەپۆلی جێشتنی قەزاکە لەلایەن خێزانەکانیشەوە لە ئارادایە. دیارەی کۆچ لە هەندێک شار زۆرە، یەکێک لەوانە سەید سادقە کە سەید سادقێکە لە شارە گەورەکان دیارەی کۆچ هەم گەنجانی گرتوتەوە هەم خانەوادەی گرتوتەوە، ئەمە بە حقیقەت دیارەیەکی بەرفراوانی ئەم شاری گرتوتەوە. ئەگەر دیقەتێکی ناوبازار ئەم شارە بدەیت ئەبینی بەناو کۆڵانەکانە بگەڕێ سەدان خان و ئەبینی کە نووسراوە بفرۆشتن. یعنی ئەمەوەی خەڵک بە دوای ئەگەر لە ژیانی نییە ماڵەکەی خۆشی بفرۆشێت. لە شارێکی تر بە بۆنەی سیستەمە سیاسیەکەوە ناومێدیەک هەبێت لە سەیسایق ناومێدیەکە چەندین جار قوڵترە. خەڵک لەم شارا بە بڕوای من هەستەکە سزا ئەدرێ، هەستەکە لە فرامۆشکردنێکی زۆر گەورایە بە بڕوای من ئەوەیەکی دیکە لەو هۆکارانەی کەوە وای کردووە گەنجانی سەیسایق زۆرتر بە لێشاو کۆچ بکەن. قەزای سەید سادق یەکێکە لە قەزا گەورەکانی هەرێمی کوردستان، نمونەی ئەو ناوچانەیە کە دانیشتوانێکی زۆری تێدا نیشتەجێیە. لەگەڵ ئەوەشدا هەلی کاری تێدا زۆر کەمە و دەستی کار و گەنجانی ئەو قەزایە بۆ پەیداکردنی بژێوی ڕوو دەکەنە شار و ناوچەکانی دیکە. برای شەید بڕیار شەیدی خۆپشاندانەکانی سەید سادق دەڵێت گەر حکوومەت ژیانێکی شایستەی بۆ هاوڵاتیان دابین بکردایە و بەڵێنەکانی بۆ دانیشتوانی قەزاکە جێبەجێ بکردایە هیچ کەسێک لەم قەزایەوە زێد و نیشتمانی خۆی بەجێ نەدەهێشت. لە دوای دروستبوونی قەیرانی دارایی و لێکەوتنی ئەو خۆپشاندانە جەماوەرانی کە سەرانسەر کوردستانی گرتووە لە سەیسایق بۆ لە ساڵی 2014 خۆپشاندان بوو، ئەگەر حکوومەت ئەو بەڵێنانەی جێبەجێ بکردایە خەڵک بۆ لێشاوەڕ و لە دەروی وڵات ناکرد. بەڵام ئەوەی کە ئێستا هەیە لەبەر کەمی خزمەتگوزاری نیە، قەیرانی سیاسی و ئازادی ڕادەربڕین و ئەوانە کەوتوتە مەترسیەوە بۆیە خەڵک بۆ لێشاوەڕ. حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستش ئامادە نیە دان بە هۆکاری سەرەکی کۆچی گەنجاندا بنێت و بەردەوام ئەم دیاردەیە بە هۆکاری دەرەکیەوە دەبەسێتەوە. لە کاتێکدا وەک هاوڵاتیان خۆیان دەڵێن نادادگەری و جیاوازی چینایەتی و نەبوونی هەلی کار لە قەزا و ناحیەکان ڕیشەی دیاردەی کۆچ و جێشتنی نیشتیمانە لەلایەن هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە. سوێ محەممەد، کەناڵی پەیام، سەید سادق.